فیلمی هیندی دوڕاندار فیلمێکی ئەکشن و تاوانکاریە. فیلمێک سەبارەت بە ناوکۆچیە بەردەوامەکانی نێوان حکوومەتی هیندستان و پاکستان. جەنجی نێوان هیندستان و پاکستان لە لوتکەیە. سیخوڕەکانی پاکستان کۆمەڵێک تیرۆریست دەنێرن بۆ هێرشکردنە سەر هیندستان. ناچار حکوومەتی هیندستان ئۆپەراسیۆنی دوڕاندار دەست پێ دەکات. ئۆپەراسیۆنەکە چییە؟ ئەوەیە کۆمەڵێک کەسی خۆیان، کۆمەڵێک زانیاری دەری خۆیان وەکو سیخور دەنێرنە ناو خاچی پاکستان بۆ دزەکردن ناو جیانە شاراوەکەی، جیانە تاریک و ترسناکەکەی پاکستان بۆ ناو چەتە و مافیاکانیان، بۆی بزانن ئەو چەکانی کە بەکاری دێنن بۆ هێرشکردنە سەر هیندستان لەکوێ و چۆن دەستیان دەکەوێت. جا ئەو کەسانی کە هەڵدەبژێردرێن، ئەو کەسانە لە ناو زیندانەکانی هیندستان هەڵدەبژێرن، ئەوانی کە زیندانی هاتاتین، ئەوانی کە حکومی لە سێدارێدانیان هەیە، هیچ ئومێدێکیان بە ژیان نییە. حکوومەت دێت و ئومێدێکیان پێدەدات بۆی لە پێنا وڵاتەکەیان بجەنگن وەکو سیخور بچنە ناو هیندستان بۆ ئەوی ڕوبەڕووی چەتۆ مافیەکانیان ببنەوە و بیان کوژن و هیندستان پێش ڕوودانی کارەساتەکان ئاگادار بکەنەوە. جا ئەوەی کە یەکێک لەوانی کە هەڵدەبژێدرێت وەکو سیخور بچێتە ناو پاکستان، ئاکتەری زۆر خۆشەویست ڕانڤین سینگە کە یەکێک لە جوانترین ڕۆڵەکان دەجێردرێتن، کارکتەری سەرەکیمانە و بێگومان کارکتەرەکانی تر کە بەشدار لەو فیلمە ئەکشایەخانە ڕۆڵەکی ناوازە دەجێڕێت، سانجای دەت ڕۆڵەکی ناوازە دەجێڕێت، تا ڕادەیەکیش ئەرجون یەکی لە باشترین ڕۆڵەکان دەجێڕێت. جا ئەو فیلمە خنێکی قوڵە سەبارەت بە ناوکۆکیەکانی نێوان هەردوو وڵات پاکستان و هیندستان کە چ نەعادالێتێک چێ ڕق و قوینەیەکیان بەرامبەر بە یەکتر هەیە، چۆن هاوڵاتەکانی خۆیان بۆ مەرامی خۆیان، بۆ دەسەڵاتی خۆیان بە کوش دەدەن، چۆن هاوڵاتەکانی یەکتر لە بەژەوەندەکانی خۆیان دەکەنە قوربانی. ئەو ڕق و قینەیە دەبینین کە لە نێوان ئەو دوو وڵاتەدا هەیە، چۆن سیخورەکان و تیرۆریستەکانیان بە خراپترین شێوە ئاراستی یەکتر دەکات. فیلمێک بام و پێوەرێک شایانی بینینە و بێگومانەوە فیلمە بووە پڕداترین فیلمی بۆلیوود، چونکە خەڵکێکی زۆر بەدڵی بوو. ڕاستە لە چەند شوێن قەدەخکرا نمایش نەکرا، دەنە داهاتەکەی زۆر زیاتر دەبوو بۆی ئەو چیرۆکەی کە لە فیلمەکەدا هەبوو. و بێگومان ئەوە تەنیا پوختەیەک بوو لە چیرۆکەکەی بۆی خۆشەویستم باس کرد. ڤیددیۆشی درێژترم تایبەت بە فیلمەکە لە یوتیوبەکەم داناوە. ئەوانەی ئارزوو دەکەن زیاتر لەسەر فیلمەکە گوێبیست بن دەتوانن سەردانی بکەن و بینەری بن.